بەشێک لە فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی سلێمانی بەبێ هیچ پاساوێکی یاسایی لێدوانیان بۆ بەشێک لە ڕاگەیاندنەکان سنووردار کردووە کە ئەمەش پێشێلکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاریە. جگە لەوە جیاوازی دەکرێت لە نێوان میدیاکانی دەسەڵات و میدیاکانی ئۆپۆزیسیۆن. ماوەیەکیش دەبێت ئێمە لە سنتری میترۆ چەندین سکاڵامان بواتوە لەلایەن ڕۆژنامەنووسان و دەزەکانی ڕاگاتنەوە کە هەندێک بەڕێوەبەرایەتی هەندێک ناوەندی کە لێدوان نادەن بۆ ڕۆژنامەنووسان بە پاساوی ئەوەی کە دەبێت بگەڕێنەوە وەزارەت و لەسەرەوە موافقەت وەربگرن جا دەتوان لێدوانەوەین کامە ئێمە پێوان وایە ئەمە پێشەوانەی پرەنسیپی شەفافێتە ئەگەر بڕای بە شەفافێتە بێت لە وڵاتەکەیە. ڕۆژنامەنووسان بەپێی یاسا پێویستە زانیاریان پێ بدرێت و دەرگای هەموو بەڕێوەبەرایەتیەک کراوە بێت بۆیان. بەڵام ئەم جیاوازیکردن و بارگرانیە دروست کردووە قۆڕخکاریە و لە یاسا لادانە. لە کاتێکدا ڕۆژنامەنووسان خزمەت بە کۆمەڵگا و دەرخستنی ڕاستیەکان دەکەن. ئەبێ ئەم میدیا دیاریکراوانەی کە جۆرێک لە جۆرەکان پرایۆز خراون لە دەستی دووەوە زانیاری وەرەگرن چکە کۆمەڵی میدیای تر هەیە ئەولەویەتن لە پێشینن بۆ ئەوان کە زانیارەکان بدەن بۆوان و لەوە زانیارەکان وەرگن. ترسێکی ترەوەی ئەوەی کە بابەتە سیاسەکە و بعدە سیاسەکەی باگراوندێکی سیاسی لە پشتی ئەو دامزراوە میدیانی کە ئاچن داوای زانیاریەکەن ئەمەژێکی تر لەو ترسانەیە کە ئەوی ئەترسن بۆی کە زانیارەکان بدەن بۆوانە. بۆیە بابەتی جیاوازیکردن لە هەرێمی کوردستانە بەتایبەتی لە بابەتی میدیا و ڕاگەاندن و ڕاگەاندکارانە بۆ بە شتێکی سروشتی ئەتوانین بڵین بۆ بە دیاردا بەشێک لەو میدیانیکەوە دوورن لە دەسەڵات دەناڵێنن بە دەستوەرگرتنی زانیارەیەکی تایبەت کە لە فەرمانگە گشتەکانەوە پێیان. پارتی و یەکێتی لە پێدانی زانیاری و کار ئاسانیکردن بۆ ڕۆژنامەنووسانیش جیاوازی دەکەن لە نێوان میدیاکانی خۆیان و ئەوانی دیکەدا. گوێژ نادەن بە جێبەجێکردنی یاسای ژمارە 11 ساڵی 2013 کە تایبەتە بە مافی بەدەستهێنانی زانیاری لەلایەن هاوڵاتیانەوە.